ئەو کاتت باش، زۆر بەخێر هاتی بۆ وانەی فێربوونی زمانی سویدی. لە وانەی ڕابردوو باسی چۆنیەتی نووسینی نامەم کرد، بە تایبەتی نامەی نافەرمی، واتە ئەو نامانەی دەیاننێری بۆ هاوڕێ و خزم و ناسیاوەکانت. ئەوڕۆ باسی نامەنووسین دەکەین، دیسان چۆنیەتی نامەنووسین، بەڵام نامەی فەرمی، فۆرمێلت بریڤ. فۆرمێل واتە فەرمی، ڕەسمی. ئەو نامانەی دەنێری بۆ دام و دەستگای دەوڵەت یان بۆ کۆمپانیا و بۆ ئەو جێیانەی کە نایان ناسی، کە هاوڕێ و خزم و دۆست و ناسیاو نینە. باشە، با بچین بزانین ئەو نامەیە کوو دەنووسرێ. ئەمن لێرە یەکەم جار بابەتەکەم نووسیە کە دەچیە خوێندنگا، کە سویدی دەخینی لە کۆرسی بێ و سێ، داوات لێ دەکرێت نامەی فەرمی بزانی بنووسی. ئێستا ئەوەی ئەمە لێرە نووسیتم ئەوە داواکاریەکەیە کە مامۆستا کەتیان وانە بێژەکەت داواکاریەکەی دەنووسی، ئەرکەکەی دەنووسی یان ئوپیفتەرەکەی دەنووسی. ئێستا بەیەکەوە بەبێ دەنجی ئەو وەک بڵێ پرسیارەکەی دەخینینەوە، بزانین چەند تێدەگەین، هەر کەسە بەخۆی کوو تێدەگەین، ئەوجە پاشان بەدەنگ ئەو پرسیارەی دەخینمەوە. ئێستا هیوادارم کە تۆزێک بابەتەکە ئاسانبی. لێرانە ئێستا بەدەنگ دەیخێنینەوە ئەو بزانین ئەو بابەتە کوو دەخیندرێتەوە، پاشان ئەمن بەخۆشم دەیخینمەوە هەتا تێبگەین لە پرسیارەکەی، چونکە ئەگەر لە پرسیارەکەی تێبگەین بە باشی دەتوانین نووسینەکەی بنووسین، نامەکەی بنووسین. Du har köpt en dator från ett företag. Datorn fungerade i några dagar, men sedan kunde du inte starta den. Skriv ett brev till företaget och berätta om felet. Fråga om det går att lämna tillbaka datorn, eller om det går att hitta en annan lösning. Kom ihåg att börja och avsluta brevet på ett lämpligt sätt. Glöm inte att skriva ditt namn. ئەوە خوێندرایەوە. ئێستا ئەمن سەبەر بەرە دەخینمەوە و باسی دەکەم کە مانای چییە. لێرانە نووسرایە Du har köpt en dator från ett företag. ئەتو یان تۆ کۆمپیوتەرەکەت کڕیە. داتور ئەگەر تەماشاکەین لێرانە بزانین مانای چییە. داتور واتە لێرە تەماشاکەین واتە کۆمپیوتەر. بە سویدی پێی دەڵێن داتور. گە لێرە تەماشاکەین لە سەری سەرەوە نووسرایە داتور، داتون، دەتورەر. دەتورەر کۆمپیوتەرەکان یان زۆر کۆمپیوتەر، چەند کۆمپیوتەرێک. کۆمپیوتەرەکان با بگەڕێینەوە. دەڵێ ئەتوو چووی کۆمپیوتەرەکەت کڕیا لە فرۆن ئێت فۆرەتاگ، لە یەکێک لە کۆمپانیاکان. دوای خاڵدانرایە ڕاوەستین. دەبی ڕستەکەی هەموو تێبگەین، ئەو جا بچین ڕستەکەی پاشی ئەویدی بخینینەوە. پاشان
نووسرایە داتون فنگێرەدا ئینۆگرە داگار کۆمپیوتەرەکە ئیشی دەکرد چەند ڕۆژێک ئیشی کرد من بەڵام سێدان پاشان کندە دوو ئینتە ستارتە دێن نەتوانی داتەکەی کۆمپیوتەرەکەی ئیش پێ بکەی بەکاربیێنی یان بە ئیشی بێخی ستارتەواتە بە ئیشی بێخی هەر دەتویست بە ئیشی بێخی نەدەکرایەوە وەک بڵێ Skriv ett brev till företaget och berätta om felet. نامەکی بنووسە لۆ کۆمپانیاکە و پێیان بڵێ بۆیان باسکە کە هەڵەکە چییە هەڵەیەک هەیە باسی گرفتەکەی بکە فرۆگە لێیان بپرسە om det går ئەگەر بتوانن ئەگەر بکرێ att lämna tillbaka datorn ئەگەر بکرێ کۆمپیوتەرەکەت بگەڕێنیەوە بۆیان ببێەوە eller یان om det går att hitta en annan lösning یان ئەگەر بکرێ ڕێگایەکی دیکە چارەیەکی دیکە ببینینەوە annan lösning hitta دۆزینەوە lösningiش مانای با تەماشاکەین بزانین مانای چییە lösning واتە چارەسەر چارەیەکی ببینینەوە چونکە کۆمپیوتەرەکەت گرفتە چی هەیە ئێستا دەبی چارەسەرێک ببینینەوە لۆ کۆمپیوتەرەکە بێگومان چارەسەرەکە کۆمپانیایەکە دەبینیتەوە پاشان نووسرایە kom ihåg بەبیرت بێتەوە لەبیرت نەچی att börja och avsluta brevet på ett lämpligt sätt لەبیرت نەچی دەستپێکی نامەکەت و کۆتایی نامەکەت بە ڕێگایەکی گونجاو بی ئەگەر تەمەشاکەین لێمپلیت مانای گونجاو ڕێگایەکی گونجاو لێمپلیت پاساندا ڕێگایەکی لەبار ڕێگایەکی باش و گونجاو لەبیرت نەچی وەک بڵێ هەیدۆیان VCS بزانە ڕێگایەکی گونجاو چییە باشە پاشان نووسرایە لەبیرت نەچی گلۆم ئینتە ئەت سکریڤە دیت نامن بێگومان ناوی خۆشت نابی لەبیر بچی کە ئێستا لە پرسیارەکەی گەیشتین و زانیمان چ دەکەین و چ ناکەین زانیمان نامەکە فەرمیە زانیمان نامەکە دەبی باسی چبی زانیمان کێشەکە لە چێندەرە ئێستا دەچین نامەکەی دەنووسین نامەکەی دەنووسین دیسان لێرە تەماشایەکی نووسینەکەی بکە بە خۆت پاشان بەیەکەوە دەخینینەوە ئەوە بەیەکەوە تەماشامان کرد ئێستا با بخینینەوە نامەکەی Hej, mitt namn är Pushper Kurdistan. Förra veckan köpte jag en bärbar dator för 4 590 kronor. Den fungerade i 2 dagar, men sedan blev det fel. Nu kan jag inte ens starta den. Skärmen är helt svart. Jag undrar om jag kunde lämna tillbaka den. Om det inte går att lämna den tillbaka, kan du fixa felet? Med vänliga hälsningar. Pushper Kurdistan. Mobilnummer 0701 23 45 67. Kurdistani@yahoo.se ئەوە نامەکە ئێستا منیش دەخینمەوە باز دەکەم چم نووسیە
بێگومان مەبەستیان بۆریە، مەبەستیان دەستپێکی نامەکەت هەمیشە هەی وشەیەکی زۆر جوانە لە سویدی زۆر جار بە کەلک دێتن و وشەیەکی کورت و بێلایەنە وەک بڵێ. دەڵێ هەی لەبەرەوەی ناتناسن نامناسن دەبی ناوی خۆم بڵێم یەکەم جار. دەڵێم میت نامن ئار پوشپەر کوردستان، ئەوە هەر ناوەکە کوردستان، و بڵێ ناوی خۆت و ناوی فۆرنامن و ئفترنامنی دەبی بنووسی. ئەگەر پێویستی کرد زۆر جار دەبی پەرشۆن نومەرەکەشت بنووسی، واتە ئەو دەژمارەی کە ژمارەی ساڵی لەدایک بوون و مانگ و ڕۆژ لەگەڵ ئەو 4 ژمارەیە کە هەموو کەس لە سوید ئەو 4 ژمارەی پێدەدرێ. بەڵام لێرە ڕەنگە پێویست نەکا پەشۆن نومەرەکەی بنووسین. پاشان نووسیتم ئەو ڕستە شینە فۆرە veckan واتە هەفتەی ڕابردوو. ئەوجاتوو ڕەنگە بنووسی فۆرە مۆنادەن یان ڕەنگە بنووسی för 2 veckor sedan پێشی 2 هەفتە، یان ڕەنگە بنووسی دوونێ یان پێرێ، ئەوە دەگەویتەوە سەر خۆت چ دەنووسی. ئەم نووسیتم förra veckan köpte jag en bärbar dator. داتورەکەم کڕی، ئەو داتوری کە کو بڵێ دەستی، کە داتورە بچووکەکان کە هەڵدەگیرێن. för 4590 kronor. کەس نەیگوت بوو بنووسە بە چەندت کڕیە، بەڵام هەتا بتوانی زانیاری بدە بە کۆمپانیایەکە، هەتا بزانن کام داتورە، ئەگەر کرا مارکەکەی لە چ مارکە چیە مارکەکەی بنووسە، ئەگەر کرا ڕسمی بنێرە وێنەی بنێرە. دێن مەبەستم کۆمپیوتەرەکەیە دێن فونگێرەدا ئی 2 dagar. ئیشی کرد 2-3 ڕۆژ یان 2 ڕۆژ، men sedan blev det fel. بەڵام دوایی هەڵەیەک ڕوویدا. nu kan jag inte ens starta den. ئێستا هەتا ناتوانم داتورەکە پێ بکەم یان بشیکەمەوە، ناتوانم بە ئیشی بێخم. skärmen är helt svart. جامەکەی یان شاشەکەی بە تەواوی بەس ڕەش دەکاتەوە، هیچ دیار نیەواتە. یا undrar ئەمن لێرە دەپرسم و پرسیار دەکەم ئایا om jag kunde lämna tillbaka den. ئایا بۆم هەیە بیگەڕێنمەوە. om det inte går ئەگەر نەکرا att lämna den tillbaka، ئەگەر نەکرا بیگەڕێنمەوە، kan ni fixa felet دەتوانن ئەو هەڵەی لە داتەکەی هەیە لە کۆمپیوتەرەکەی ڕاستی کەنەوە، فیکسەی بکەن، ڕاستی کەنەوە، چاچی کەن. پاشان کە دەڵێ برێڤەکەت بەباشی کۆتایی پێبینە، دەبی بنووسی هێلسنینگار یان مێڤێنلیگە هێلسنینگار، یەک لەوانە دەبی بنووسی، یان ڤێنلیگەن، یەک لەوانە دەنووسی. بەڵام ئەوەی باوە دەنووسی مێڤێنلیگە هێلسنینگار. پاشان ناوی خۆت دەنووسی، پوشپەر کوردستانی، مۆبیل نومەرەکەت دەنووسی، ئەگەر هەتبی بێگومان دەبی هەر هەتبی دەناکو بتوانن پەیوەندیت پێ بکەن. ئەگەر مەیلەکت هەبی، ناو نیشانی مەیل ئەدرێسەکت هەبی، ئەویش بنووسە، ئەگەر ناو نیشانی ماڵێ بنووسە، هەتا بتوانن پەیوەندیت پێ بکەن. ئەوە بوو نووسینی نامەی فەرمی. ئەم لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەی داهاتوو هەر بژی.